سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 269 ژیری ئەمڕۆ 5 مانگی نوێیە هاتینە مانگێکی دیکە ئەویش مانگی نوێواتە لە پاییز نزیک دەبینەوە کەواتە لافتر ڕابرش باسم کرد یاری یەکجار زۆر بڵاو دەکرێتەوە ئەکی نەپارەمان هەیەومە یاریە بکڕین و نە کاتشمان هەیەومە یاریە بکەین بەڵام هەواڵەکانی ڤیدیۆ گەیم تاکە شتێکەوە بەخۆڕاییە دەتوانین گوێ بگرین چێژوەر بگرین بۆ منیش زۆر خۆشەکە باسییان دەکەم تکا دەکەم دگمن لایک سابسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەین خۆشەویستانم نرخی یاریەکان بۆ ئەم مانگەش لەلایەن یاری سەردەم بەم شێوازەیە یاری مێتەڵ گیر سۆڵ سنێک دلتا ئیتر یاخود سنێک ئیتر بە فول ئەکاونت توانی بە 90,000 یاخود بە ئەکاونت بە 40,000 دینار یاخود بە PS5 ئەکتیڤ دەتوانی بە 40,000 دینار وەری بگرێت لەسەر پلەیستەیشنەکەت یاری باتڵ فیلشەش دەتوانی پری ئۆردەر بکەی لەسەر پلەیستەیشن سەر ئێکسبۆکس یاری FC26 دەتوانی ئێستا حالیان ستانداردەکەی پری ئۆردەر بکەی بە هەرزانترین نرخەوە 29,000 دینار لەسەر پلەیستەیشن لەسەر ئێکسبۆکس بەردەستە و لەسەر PCش لایەن بەردەستە بە هەمان شێواز یاری گۆس ئۆف یۆتەی پلەیستەیشن تەنیا بە 38,000 دینار دەتوانی لایەن پری ئۆردەر بکەی یاری بلاک مدبوو کۆنگ لەسەر کۆمپیوتەری لەسەر ستیمی تەنیا بە 10,000 دینار گۆس ئۆف سوشیما بە 10,000 دینار لەگەڵەوەش یاری مافیا دی ئۆڵد کەنتری لەسەر تاوای پلەتفۆرمەکان بێگمە لایەن بەردەستە و لەسەر پیسیش ئێستا بە 12,000 لایەن بەردەست دەکەوی وەروە یاریەکان لەسەر پڵسی لە بۆ خۆت تاقیکەیتەوە ئەکسترا باشترین ئۆفەرە پێشکەشتی بکەن ئۆفەری یەکمانجیان هەیە هەرزانترینیان 6,000 سێمانجیان هەیە هەرزانترینیان 20,000 یەک ساڵیشان هەیە هەرزانترینەکەی 6,000 دینار دەتوانی وەری بگرێ یاری سەردەم دەتوانین لە ڕێگەی تەلەگرام یاخود لە ڕێگەی فەیسبوک بە ناوی فۆرمان یاخود یاری سەردەم بیان دۆزیتەوە فۆلۆی پەیجی یاری سەردەم بکەن یاخود لە ناو چناڵی تەلەگرامەکەی سبسکرایب بکەن تاوەکو هەر کاتێک ئۆفەری نوێ هەبوو چکەون نرخانە بەردەوام دەگۆڕدرێن کاتێک ئۆفەری نوێ هەبوو ئاگاداری ئۆفرە نوێیەکان بی و جگەلەوەش یاریەکان لەسەر ئێکسبۆکس لەسەر گەیم پاس تەواو یاریەکان هەر یاریەکە دەوێت لا یاری سەردەم بەدەست دەکەوێت دووبارە سپاس بۆ یاری سەردەم بۆ سپۆنسەرکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری ئۆکەی خۆشەویستانم بێمە لای هەواڵی ئەم هەفتەیە یاریەکان یاری نوێمانەیە ئەویش یاری کرۆنۆس دە نیو دۆن ئەو یاریکەوە جەماعەتی بلوبەر تیم ئەو کەسانەی کە کاتی خۆ یاری دە میدیەمیان بڵاو کردەوە کە زۆر باش نەبوو بەڵام یاری سایلنت هیل 2یان بڵاو کردەوە کە زۆر باش بوو بۆی متمانەیەکی گەوریان لە گەیمەران دروست کرد و ئێستا یاریی تایبەتی خۆیان بڵاو کردووە کە یاریەکە لەلایەن خۆیانەوە دروست کرا و خاوەندارەتی دەکرێت واتە وەکو میدیەم و وەکو سایلنت هیل 2 نەبوو کەوا لەوە کۆمپانیای دیکە دروستیان کردبوو ئەمە بۆ خۆیانە وارەتوان بڵێن پێشوازەکان لی باشە ناڵێ من نایابە بەڵام زۆر باشە ئەوش هەفتی بەدەستناوە لە مێتاکریتێک بەگشتی ڕخنەی لێ گیراوە بەڵام ڕخنەکان ڕخنەی ڕوخێنەرنین بڵکو ڕخنەی بنیاتنەرن ئەویژەوەیەکەوە دەڵێن یاریەکە تۆزێک قورسە لەبەرەوەی چەک و ئەسلیحا گولە و شت بە زەحمەت دەست دەکەوێت بەڵام نامان کات لەبەرەوەی سڤایڤەر هۆرۆرە مانەوە لە ژیانە تقریبا وەکو ڕزنی بڵ بێتە پێش چاوت بەڵام تۆزێک قورستر لەگەڵ ئەوەش دڵم چیرۆکەی زۆر زۆر بە باشی جێڕاوەتەوە تۆ تاکە کێشەکە بینیمە خەڵک زۆر باسی کردبێ یاخود وەکو کێشەی بچووک ئەوەیەکەوە دەڵێن یاریەکە دژمنەکانی تۆزێ دووبارەیە گەرنا وەکو کەش و هەوا وەکو ستایل وەکو گەیمپڵەی هەمووی بە نایابی دروستکراوە کرۆنۆس دە نیو دۆن ئێستا لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریەس و PC بەردەستە دەتوانن بیکەن چێ دەیکە چێ کاتی هەیە و چێ پارەی هەیە لە کۆمنت بینوسە ئەروە یاریە گەورەکەی دیکە ژەمە هەفتەیەکە بڵاوکراوە یاری هێڵ ئیز ئەسە ئەم یاریەش ئێستا حالیان لەسەر پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریەس و PC بەردەستە بیرمە پار بوو یان پێرار بوو کە بۆی کە زەریەکان بینی سەرنج یامان ڕادشە نمرەی 78 بەدەستێناوە ئەمەیان پێچەوانەی کرۆنۆسە ئەمەیان دەڵێن تاکە کێشە کە ڕخنەگران بەگشتی لێیان گرتبێ ئەوەیەکەوە دەڵێن گەیمپڵەیەکەی زیاد لە حد دووبارە بوونەوەی پێوە دیارە ئەگەرنا بەردەوام دژمنی نوێ تێدایە شوێنی نوێ تێدایە و قڕسترین شتی یاریەکەش ئەوەیەکەوە نازانی دەبێت بەڕەو کوێ بڕۆی و نازانی دەبێت چی بکەیت بەهۆی ئەوەیەکەوە یاریەکە نەخشەی تێدانە پێت ناڵێ بەرەو کوێ بڕۆ دەبێت خۆت گوێ لە دایالۆجی کارکتەرەکان NPCەکان ڕابگری و بەدوایان کەوی و بچێ هەرکون و خوشبەرێکی ناو جیهانەکە شتێکی نوێ دەدۆزیتەوە بەگشتی وا دەکەکەوە بچیە شوێنێکی دیکە لەگەڵەوەش جیهانی یاریەکە تاو کراوە نییە واتە جیهانی کراوانیە لینیێرە بەڵام شوێنەکان هەمووی بە پەزڵ و مەتەڵە دەبێت هەڵیان بینی ئینجا بتوانین بچیتە شوێنێکی دیکە دەڵێن چێژی ئەو یاری دۆزینەوەی شتەکانە لەگەڵەوەش یاریەکە مەیلە و ترسناکە تاو ترسناک نییە مەیلە و ترسناکە و لامان دەڵێن یاریی سەرنجا چێشە هەفتاوەش بەرستێنەوە هەردوو یاری زۆر منەوە خۆم زۆر حەز دەکەم تاقییان کەمە بەڵام لەبەرەوەی کات نییە دەچێتە پێما بێدەچێتە
ساڵی داهاتوو ئینشاءڵڵا یاخود سەری ساڵ لەگەڵ هەوڵ بدەم یەک دومانیشکە کات دۆزمەوە حەز دەکەم بەڕاستی ئەنجامیان بدەم. یاری لۆ سۆڵ ساید ئەو یاری کەواتە نییە یەک کەس دروستی کرد بە پێما لە کۆتاییەکانی بەرە من هەندێک کەسی دیکە هاردەنا پلەیستەیشنی هاوکاریان کردووە گەرنا یاریەکە لەلایەن یەک کەسەوە دروست کراوە. پێشوازەکان لی باش نییە بەڕاستی نەک بڵێم یاریێکی خراپە بەڵکو دەڵێن یاریەکە بەگشتی دەڵێن دووبارە بوونەوە زۆری پێوە دیارە لە ناوەڕاست تا کۆتاییەکەی حرکاتەکان تۆزەی دووبارە دەبنەوە دژمنەکان دووبارە دەبنەوە چیرۆکە بەرەو شوێنێکی وان ناگە ئەو ڕخنانە و کە ڕیڤیوەکانم زۆر خوێندەوە و گوێم گرت ئەو کێشانەی پێوە دیار بوو بەڵام من خۆم نەم کردو بۆی ناتوان بڕیای لەسەر بدەم تاوەکو یاریەکە تاقی نەکەمەوە بەڵام لەو زۆر یاریانەیەکەوە من زۆر حەزم بۆ ستایڵە یاریە نییە مەگەر لە ڕێگەی پڵس ئەوانە وەری بگرم یاریەکە بەگشتی لەسەر PS5 و PC ئێستا پێما بێ بەردەستە نمرەی 62 ناوە کە نمرەکەی تۆزێ باش نەبوو 5.9 بەرەزی ناو لای گەیمەران تۆزێک کەمترە بەڵام لەبەر یەکەس دروستی کردووە پێم وانییە ڕخنەی زۆری لێ بگیرێ. ئۆکەی ئەمە ئەم هەفتەیە بوو ئەی هەفتەی داهاتوو وەتە لە شەممەیڕە تا هەینی چی دێ چەند یارێکوانەیە وەکو یاری سیمیلیشن کە من زۆرم حەز لێیانە یاری Firefighting Simulator Ignite دێ یاریی سیمیلیشنە واتە دووبارەکردنەوەی ژیان ڕاستەقینێ بەبێت چیڕۆکوشت تۆ وەکو کارمەندێکی ئاگر کوژێنەرەوە پۆلیسی ئاگرکوژێنەرەوە یاری دەکەی و بێکمان دەی پێویستە ئاگر لە شوێنەکان جا بازاڕە دوکانە ماڵە شوقەیە هەر شوێنەکە دەزی دەیکوژێنیتەوە پێم وابێ ئەوەش هەستایڵی دیارەکانی پێشووی فایر سیمیلیشنەکانە خۆش دیارە و ئەوە تاوەکو چوار کەسی دەتوانن بێکەوە ئەنجام بدەن کەواتە کۆواپیشی هەیە ئەو یاریە 100% بێتە سەپڵاسی یان گەیم پاسی تاقی دەکەمەوە وەرە DLC-شمان هەیە لە بۆ جەماعەتی Kingdom Come Deliverance 2 ئەو کەسانی لە کوردستان کەیفیان بەو یارە دێ DLC نوێیەکەیان بە ناوی Legacy of the Forger پێم یەکەم DLC گەورەیە یاخود ئەکسپانشن لە بۆ یاریەکەی بەردەست بێ بڕیار لەمە هەفتەیە بەردەست بێ زۆر لەسەر نازانین تەنیا دەزانینکەوە بلاکسمیتی زیاد دەکەن واتە چۆن فۆرجکردن دروستکردنی کەلوپەلوشم شێر و ئەشتانە زیاد دەکرێت لەگەڵ هەندێک چیرۆکی نوێ لە بۆ یاریەکە وەرا وەکو یاری زەبەلاحش لە هەفتەی داهاتوو بەردەست بە یاری نوێ یاری Borderlands 4مان هەیە هەرچەندە بەشی سێمی لە چاو بتوانم بڵێم چاڕوانی گەیمەران نەبووەکو کوواڵەتی یاری بەڵام بەشی یەک و دوی Borderlandسی زۆر نازدار بوو لای گەیمەران و پێشوازەکان لی زۆر باش بوو جا بەڵێنیان داوە بەشی چوارەم وەکو بەشی یەک و دوو بێ نەک بەشی سێم بێ کە دەڵێن کۆمیدیایەکەی زۆر باش نەبوو گەیمپڵەیەکەی لوتەرەکەی کە بەردام شتومە کۆ دەکەی تۆشتانە دەڵێن گەیمەران بەگشتی ڕخنیان لێ هەبوو کە شتەکان زۆر ئاسان بوو زۆر باسانی لوتەکانت دەدۆزیەوە چەکواستی حینوێت دەدۆزیەوە دایانەوە کو بەشی یەک و تۆزە قورستر بی تاوەکو کەشتێ دەدۆزیەوە چێژی هەبێ نەک هەر هیچ قیمەتێکی نەبێ هەموو بەڵێنانەی داویانە تاوەکوستە بۆ یاری Borderlands 4 بەڵێنەکان زۆر باشن بەڕاستی یعنی وتویانەکەوە کۆمیدیایەکەی وەکو بەشی یەک و دوو لێ دەکەن دۆزینەوەی چەکوەستی هەمانەدار دەکەین چیرۆکەی سەرنجا چێژ دەکەین یاریەکە جیهانی کراوەی لە چەند زۆنێکی جیاوازی جیهانی کراوە پێکاتوەکەوە سەرنجا چێژ دیارە ئۆکەی هەفتەی داهاتوو گیربۆکس ئەم یاری بڵا دەکاتەوە چاوەڕوانین بزانین چڕۆ دەدا بەڵام یاریەکە نرخی $70 کە پێم وابێت تۆزە گرانە بۆ یاریشی Borderlands بۆ باوەڕ ناکەم زۆر شتێ فرۆشێ بۆ $70 مەسەن سڵسۆن کە لاپێ ڕابردوو بەردەست بوو بە $20 بوو ملیۆنا کۆپیشی دەفرۆشەکە هەندێککە باسی دەکەم هەندشکرد باسی دەکەم ئێستا یاری سڵسۆنگ ئەمەندە سەرکەوتوو بووە بە $20 بڵاویان کردو ینی بە ملیۆنا کەس چاوەڕوان بوو یارێکە کە لەم هەفتەیە بڵاو کرایەوە ستۆری پلەیستەیشنی شەتداون کردیان گڵیچی پێکرد و ڕاوەستە ستۆرەکە بۆ هۆی بە خەڵکەکی یەکجار زۆر هجومی کرد سەر ئەو یاری تاوەکو بیکرێت کە پری ئۆردەری نەبوو ڕاستەوخۆ کە کاتەکە بۆ سفر دەتوانانی یاریەکە بکڕیت پەرچسی بکەیت پلەیستەیشن ستۆر داون بوو ستیم ئەو ستیمە زەولا هیسە کۆمپیوتەری داون بوو نەدەتوانی بچێ ناوی ئێکسبۆکس لەناو گەیم پاسی داون بوو نەدەتوانی یاریەکە داوڵند بکەین بەهۆی ئەوەی هجوومەکی وا گەورە کرا و هجوومەکە بە شێوازێک بوو کەوا دەتوانم بڵێم تەنیا لە سەستیمی 562,000 کەس لە 16 دقەی بیدایەتی یاریەکەی هاتنە سەری ئۆکەی تەنیا 16 دقە پێم 16 دقە عفۆن چەند کاتژمێری بیدایەتی ساعتێک دو ساعتی بیدایەتی 500 نزیکەی 9 ملیۆن کەس چوونە سەر یاریەکەی بەو شێوازە یاریە سەرکەوتووە بەهۆی ئەوەی بەشی یەکەمی زۆر لەلایەن گەیمەران پێشوازی لێکرا نرخی یاریەکە چەندە تەنیا $20 پێویستی بە پارەی زۆر نییە یاریەکە $70 بە $20 دەتوان ملیۆنان کۆپی بفرۆشن و ملیۆنان دلار کۆبکەنەوە کە بێت و تموح لێیان نەدا بێمە لە گەیم پاسیش چەند یاریی نوێ لە مانگا بۆ گەیمەرانی خۆی بەردەست دەخا یاریەکان زۆر باش نین و بڕای من بەڵام سڵسۆنمانەیە کە یەکێکە لە یاری نایابەکان و من ئێکسبۆکسەکە بەکو دەبین لە پشتم نەمایە هیناومە
لەبەرەوەی سەڵسۆنجی تاقیکەمەوە لەم یەک دووشەوە حەز دەکەم بیکەم بەش یەکەم زۆر بەدڵ بوو تەواو نەکرد بەڵام بەشش زۆرم کرد حەز دەکەم دەست بە سەڵسۆنجی بکەم دەبێت پێکەم بزانم ئەو هەموو خەڵکێکی لۆ کەفی بۆ یاریە دیە ئۆکەی لەگەڵەوەش ڕەوت کرافمان هەیە ئایام یۆر بیستمان هەیە کەتەلیسمامان هەیە نازانم ناوی یاریە بزە بچۆنە پاپنترۆل وۆڵدمان هەیە پاوە یاری منداڵانە لەگەڵ نۆ ناین سۆڵسەشی وایە ئەوان کە زۆر میم نییە ئەوەی ڕۆت کرافتەکە ئۆکەی سیمولیشنە لەوانەیە گەیمەرێکی زۆر حەزی لێبێت تاقیکاتەوە دروستکردنی شەقام شتە بە شێوێکی سیمولیشن بەڵام سڵسۆنگ پێم وایە 200 شاین تاقیکردنەوەی پێویست ناکە $20 پێ بدەیەکرد بێت و گەیم پاسەت هەبێت دێمە لای هەواڵی پلەیستەیشن و گەورەترین هەواڵەکەش هات ئەوەی کە چاوەڕێمان دەکرد ئەوەی لافتەکەی ڕابردوو خۆم پێشبینی کرد ئەویش ئەوەیەکەوە بەڵێ لەم مانگە کۆنفرانسی پلەیستەیشن 100% ئەنجام دەدرێ و بووە هەواڵێکی نیمچە فەرمیش لەبەرەوەی زۆر شوێن دایناوە ئینسایدەر گەیمیش دایناوە کەوا یاری وۆڵڤەرین یاخود وۆڵڤەرین مارڤڵز وۆڵڤەرین ئامادەیە پیشان بدرێ و ئینسۆمنیاک 100% ترێلەرێک یاخود گەیمپلەیەک لەو یاریە لە کۆنفرانسی ستیت ئۆف پلەی بێت جا شەوکەیز بێشتا بزەبەت نازانین بەڵام بزیاتر پێم وایە دەکەنە ستیت ئۆف پلەی باوەڕ پێم وایە شەوکەیز ئێدی خانشین بووە ستیت ئۆف پلەی دەبینینەوە بووە لەو ستیت ئۆف پلەیە 100% مارڤڵز وۆڵڤەرین دەبینین کە پێم وایە بێ لە 2026 یاریەکان لایەنە کۆتای 2026 یاریەکە بڵاو بکرێتەوە دەنگۆ زۆرن بۆ زۆر یاری دیکە بەڵام ئەو یاریەکە خۆمان زۆر چاوەڕێ دەکەین بێگومان وۆڵڤەرینە لەبەرەوەی گەورەترین یاری پلەیستەیشن کە 100% دەزانین دێ ئاشکراش کرابێ وۆڵڤەرینە لەگەڵ ئینتەرگلاکتیک دەنگۆ هەیە ئینتەرگلاکتیکش ببینین بەڵام پێم وابێ زیاتر دەنگۆیەکان فۆکس دەخەنە سەر وۆڵڤەرینی لەبەرەوەی پێممان نییە پلەیستەیشن چەند یاریی زەبەلای خۆی لێک ستیت ئۆف پلەی عەرض بکە کاتێکەوەی ژمارە یاریەکانی بەرەوبەر لە کەمبوونەوە ئەو شتانەنە بەڵام دڵخۆش دیارم کەوا وۆڵڤەرین دەبینین لە ماوەیەکی نزیکدا وەجگەلەوەش زۆر خەڵک لە ئۆنلاین قسە دەکەن لەسەرەوەی کە چی یاریەک عەرض بکرێ 100% گۆسۆڤیۆتەی دەبینین لەبەرەوەی لەم مانگەیە ستیت ئۆف پلەیە پێم وابێت لە کۆتا هەفتەی مانجینۆ یاخود ناوەڕاستی مانجینۆ ستیت ئۆف پلەی دەبینین کەواتە گۆسۆڤیۆتەی دەبینین لەبەرەوەی یاریەکە لە مانجیدا بڵاو دەکرێتەوە ئەوەی کە پێشبینی دەکرێت ببینین یاری فانتم بڵێیت زیرۆیە ئەو یاریەکەوە لەلایەن سۆنیۆز مارکتینگی وەرگیراوە بۆیش سۆنی 100% ڕێکلامشتی بۆ دەکە لەبەر لەسەر PS5 ئەوە کۆنسۆڵ سەرتا بڵاو دەکرێتەوە کە یاریش چەند دیارە بەڵام یاری ژاپۆنیە گۆسۆڤیۆتەی ژاپۆنیە باوەڕ ناکەم چاوەڕوانەکان لەبووی زۆر بن بەڵام لەگەڵەوەش بەڵێن دەدەن کە ئەو یاری وەکو سۆڵزایشی نەبێت یاریی ئەکشنی RPG بێت کە بەڕاستی یاری ئەکشنمان زۆر کەمە لەگەڵەوەش یاری نوێەکەی گادۆڤواری 100% ئەگەر کانسڵ نەکرابی دەیبینین لەبەر سەربەری ئەو یاریە دەنگۆیەکان وانە لە سەرەتای 2026 بڵاو بکرێتەوە یاریەکە بڕیار بۆ ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام لۆم باسکردن ماوەکانی دیکەکەوە یاریەکە دواخرا بەهۆی ئەوەی ویستیان ڤۆیس ئۆڤەر و دەنجیش زیاد بکەن بۆ یاریەکە لەبەر یاریەکە مێترۆیدڤینیا 2دیە گوتیان بەس تێکەس بوو چەند دەنجیش دەبی زیادکەین دەنجیش زیاد دەکەن دۆبلاژیان زیاد کردیان کە یاریە دەنگۆیەکان وانە باسی ڕابردووی کرەیتۆس بکە باسی سەردەمی یۆنانی کۆم بکە بەڵام یاریی بچووکە لە ناو جیهانی گادۆڤار یاریی زەبەلاخ نییە وەکو یاریەکانی پێشووی گادۆڤار نییە بەڵکو یاریی نوێ ستایلەکەشی نوێیە باسی برای کرەیتۆسی بکە و لەوانە شەهر باسی کرەیتۆس و زیوسی باوچی بکە یاخود برایەکەی زیاتر پاڵەمان بی بزەبەت نازانین بەڵام زانین برایەکەی تێدایە با سەردەمی کۆن دەکە مەیترۆیدڤینیا و پێویستیان بە ڤۆیس ئاکتەریش هەبوو دەنجیش هەبوو بۆ یاریەکە دواخراوە بۆ سەرەتای 2026 یاخود ناوەڕاستی 2026 کاتە هەموو پێشبینیەکان وانە کەوا دەبێت بیبینین بەم زوانە لەبەرەوەی ئەگەر بێت و پێشەشمانیژکە بڵاو بکرێتەوە مارەثۆن مەیبی بیبینین لەبەرەوەی یاریەکە بڕیار بوو ئەم ساڵ بڵاو بکرێتەوە ڕێک دەبایە ئێستا مانجینۆ بڵاو بکراوێ بەڵام دواخرە بۆ ساڵی داهاتوو کە وتیان لە سەرەتا بۆ ناوەڕاستی 2026 دەکرێتەوە کاتە مارەثۆن ئەو یاریە بەنجی کە ئێستا بەنجی بۆتە بەشێ لە ستودیۆکانی پلەیستەیشن بە ئەگەرێکی زۆر ترۆیدەرێکی نوێی دەبینین بەڵام دوو یاری هەیەکەوە یەکێکیان بە ئەگەر دەیبینین پێم وابێ زیاتر لە بۆ سەری ساڵە سۆنی لەوانەیە لە کۆنفرانسی پێ دەڵێن گەیم ئۆرز عەرزی بکە لەبەرەوەی یاریەکە خۆشی هەر پارساڵ لە گەیم ئۆرز یەکەم ترێلەرمان لێبینی پێم وابێ لە سەری ساڵ یاری ئینتەرگلاکتیک دە هێرتیک پرۆفیت دەبینین نەک ئەم ساڵ بەڵام پێشبینی دەکەین ئۆکەی لەوانەیە و لەوانەش نییە بەڵام زیاتر پێم وابێ ئینتەرگلاکتیک نابینین دەچێتە سەری ساڵ لە بۆ جەف کیلی بەڵام ئەوەی کە دەیبینی 100% مارڤڵز وۆڵڤەرینە
کە پێما بێ ئینسۆمنیاک لە مێژە ئامادەیە دمێژە دەیەوێ یاری عرض بکەن لە مێژ لە برمێنانەوە یەکەم ترۆیدەری یاریێژە سەرەتای سەردەمی پلەیستەیشن 5 بڵاو کراوەتەوە کە ترۆیدەری سینەماتیکە بێگومان زۆرتی لەسە نازانین بەڵام بە فەرمی لەوانێ عرضی یاریەکە بکەن و بژڵێن لە فۆڵی 2026 یاخود کۆتایی 2026 ئەم یاریە بڵاو بکەنەوە وەک خۆم یاخود ئەو یاریانەمان هێرە جیهانی پلەیستەیشن ئێستا حالیە کە چاوەڕوانیان بین جگە لەوانە هیچ کە عرض نەکراوە یاخود باز نەکراوە خۆت چاوەڕوانی چی یاریێکی پلەیستەیشن دەکەی لە کۆمنت بینووسە کەرتێ سۆنی پیشانی بدە بێمە لای خەبەرێکی ناخۆش ئەویش ئەوەیە کەوا سۆنی خەرجی دروستکردنی پلەیستەیشن 5 نوێ ڤێرژنێکی نوێ ئەپدەیت کراوە کە ناوەکەی دەبێتە CFI 210 کە هەمان شتە فەرقێک یعنی وەکو دیزاین شت فەرق ناکرێ بەڵکو ڤێرژنی نوێ چکە سۆنی عادەتی 2 ساڵ و نیو جارێک ڤێرژنێکی ئەپدەیت کراو دەنێرێکەوە تۆزێک چێشی کەمترە لەوانەیە تۆزێک دەستکاریەکی بچوکی مەزە بۆ شتەکان بکە بەڵام وەکو مواصفات وەکو هێز و پاوەرشت هەراماشتە بەڵام ئەم جارە ناوانەیە گۆڕانکاریەک لە SSD-کەی بکە چونکە ئەمەیان دیجیتەڵەکەیە و سلیمەکەشە واتە پلەیستەیشن 5 سلیمی دیجیتەڵە کە قسەکان وانە لە 1 تێرابایت بکرێتە 825 گیگابایت واتە 825 گیگابایتەکە دووبارە بگەڕێتەوە بەڵام نرخیش دانا بەزێنێ بەڵکو نرخەکەشی هەر 500 یۆرۆ یاخود 500 دلار بێ لە ئەمریکا و لە ئەوروپا هۆکارەکەش ئەوەیە کە دەڵێن لەوانەیە سۆنی بیەوێ لە ئەمریکا و لە ئەوروپا نرخ زیاتر بەرز نکاتەوە بۆیە ناچار بووە کەوە قەبارەی SSD-کەی لە 1 تێرابایت بۆ 125 گیگابایت کەم کاتەوە کە پێم وایە شتێکی زۆر بێمانەیە سۆنی بیکە لەبەرەوەی هەموو جارێ لە هەموو نەوەکانی کۆنسۆڵ نرخی کۆنسۆڵ دادەبەزێ نەک بەرز ببێتەوە سۆنی ئێستا حالیان خۆی 50 دلار نرخی و کۆنسۆڵی 100 دلار نرخی گران کردووە 50 دلاری سەرەتایی 2022 بەرزی کردەوە ئێستاش لە مانجی 50 دلاری بەرز کردەوە ئەو کۆنسۆڵە خۆی دەبێت 400 دلار بە ئێستا 500 دلارە هێشتاش بێ قەبارەی SSD-کەی لە 1 تێرابینی 825 گیگابایت بەڕاستی شتێکی زۆر ناشیرن و نابوتە سۆنی ئەنجامی دەدا و هیوادارشم گەیمەران ئەو کۆنسۆڵە نەکڕن ئەو دیجیتاڵە نەکڕن کە نرخی PS5 ئاساییە بەڵام قەبارەشت کەمترە و شوێنی دیسکیشت نییە داوەکو سۆنی تێبگەکەوە بەڕاستی بێمعنایە سۆنی ئۆکەی تێگەیشتم سۆنی کە ئێستا حالیان پاشای جیهانی کۆنسۆڵی گران بەهایە بەڵام معنای ئەوە نییە تۆ گەیمەرانی خۆت بدۆشی لەم ئابووریە خراپەی جیهان پێتان وایە تەنیا کوردستان وەزی خراپە لە هەموو جیهان ئابووری وێرانە خەڵک پارەی نییە لە هەموو دنیاوەیە تەنیا کوردستان نییە بەڵکو هەموو دنیا ئابووری خراپە پارە بێقیمەتە پارە بێنرخ بووە پارەیەکی زۆر شتێکی کەم دەکڕی دەڵێن جاران پارە بەقیمەت بوو مەسەلەکە ئەوە نییە کە جاران پارە بەقیمەت بوو لە هەموو دنیای پێشتر پارە بەقیمەتە لەگەڵ تێپەڕبوونی کات پارە قیمەتی لەدەست دەدا ئەشیا گران دەبی موچە کەمترە یاخود ئەو پارەی دەست دەکەی کەمترە لەو شتێک کە دەتەوێت بەردەوام ئەو پێدەوتری هەڵاوسانی ئابووری لە هەموو وڵاتێکەیە بەتایبەتیش لە ئەمریکا ئەوروپا ئێستا وەزە زۆر خراپە بۆیش سۆنی جۆرە کارانە دەکا بێمە لای یاریەکەی جیمز بۆندی 007 فەرست لایت کە لەم هەفتەیە بە 6 سورپرایز ستیت ئۆف پلەیەکیان ئاشا کرد و ستیت ئۆف پلەیەکەش لە 3 ئەو مانگە ئەنجام درا و نزیکەی 30 خولەکێک سۆنی عەرزی ئەو یاری ئەنجامدا کە من هەر هەموم سیر کرد بەڕاستی زۆر شتیم بەدڵە هەندێشتیش ناڵێن بەدڵم نییە بەڵام شکو گومانم لێ هەیە کە تا چەند چا دەکرێت تا ئەو کاتێکەوە بەڕاستی یاریەکە بڵاو دەکرێتەوە لە بەرەوەیەکە سەی گەیم پڵەیەکەتان کردبی دەبینکەوە زۆر سلۆپیان لە هەمان کاتدا کواڵەتی شتەکان زۆر بەرز نییە فرێمڕیت 30 فرێمە جاروێ دادەبەزێ بۆ خوار 20 فرێمیش ڕاستان نووسیویانە کە ئەلفا فوتیجە واتە هێشتا بەرەمێنان یاریەکە تەواونەوە و کاری زۆر ماوە بەڵام بەرواری بڵاوکردنەوەشمان هەیە کە یاریەکە لە بەهاری 2026 ڕێک لە 27 مانجی 3 لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بە پلەیستەیشن ئێکسبۆکس و پیسیەوە بەردەست دەبێت ئەو شتانی کە تیگەیشتم لەو سی خولەکە ئەوەیە کەەوە تقریبا یاریەکە هیتمانە لە بەرەوەی جەماعەتی ئاوێ ئینتراکتیو دروستی دەکەن کە ئەوان هەر جەماعەتی هیتمانینە کە خۆشیان دەڵێن سەرچاوی زۆر گەوریان لە هیتمان وەگرتە چکانە خەبیرن لە یاری سپای و جیمز بۆند و هیتمانیش تقریبا زۆر لێک نزیکن وەکو ستۆری وەکو کارکتەر هەردووچیان پیاکوژێکی بێدەنگن بەڵام جیاوازەکە چیە جیاوازەکە ئەوێ جگەلەوەی کەوا توانانی بە ئەنواع عشکال شێوازی جیاواز دژمنەکان لەناو بین بەڵام لێکوانە دەتوانین تەقەش بکەین بە تایبەتیش دوگمەیەک هێدێت سەر شاشە کە دەنووسێت لایسنس تو کیل کاتێک ئەو دوگمەیە هات تۆ دەتوانین دەست بە تەقەکردن بکەین و لە هەمان کاتە
قسەکردن لەگە خەڵکی بۆ ئەوەی لە بارودۆخی خۆت ڕزگار بکەی یا خۆت دۆزینەوەی لە گەیمپڵێکی بینیمان جیمز بۆند دەبێت بچێتە لای شوێنێکەوە چرخێک دۆزێت و تاوەکو شتێک بستوێنێت تاوەکو شوێنێک بەتاڵ بێتەوە پێدا بڕوان گۆڕنی جلوبەرێک باوەڕ ناکەم تێیدا بێ یاخود نەمان بینیوە تاوەکو ئێستا لێخوڕنی ئۆتۆمبیلەکەی سەرنجڕاکێش دیار بوو دۆزینەوەی شوێنی نوێ کلیل نوێ پێک ماشتانمان لەیتمان بینیوە بەڵام ستۆری لێخوڕنی ئۆتۆمبیل ئەوشتانە سەرنجڕا چێشتر بوون لە چاو هیتمانی بێگومان لەبەرەوە یاریەکە گەورەترە بودجێ زیاتر بۆ دابین کراوە و ئەو مەرحەلەیەشمان بینیکەوە خۆی لەناو فڕۆکەی وەکو یاری ئەنچارتت خۆی هەڵداتە خوارەوە سەرنجڕا چێش بوو تێکەڵەیەکی یاری ئەنچارتە لەگەڵ هیتمانی بەم بڕوای من و هەندێک لە کارکتەرەکانیشان پێناساندی لۆ نمونە جیمز بۆندمان هەیە ئێم مانی پێنی گرینوەی مسرۆث و بێگومان کیو ئەوانە کارکتەری سەرەکی دەبن لە یاریەکە یاریەکە بڕیارە لە 27 مانجی 3 لە 2026 یاریەکە بڵاو بکرێتەوە سەرنجڕا چێش دیار بوو چاوەڕوانم بڵێ بەڵام هیوادارم ئەو کێشە تەکنیکیانێکی لە گەیمپڵێکی بینیمان چارەسەر بکرێتەوە و یاریەکە بڵاو دەکرێتەوە خبر چمێ لەسەر یاری فێر گەیم کە یاریی لایڤ سرویس و مالتیپلەیر سۆنیە لە مێژە یاری لە بەرەمێنانە بەڵام کێشەیەکی دیکەی بۆ دروست بووە ئەو کێشەکە بێت درهێنەری ئەو یاری وازی لە کۆمپانیاکە هێنا و ئێستا چۆتە ناو ستودیۆی مۆنتریالی وەرنەر برۆز گەیم بە فەرمی ڕاگەیانکەوە چۆتە وێندەر بەڵام باسی ئەوەی نەکرد هۆکارەکە چی بوو ستودیۆی جەماعەتی فێر گەیمسی بەجێهێشت یاخود ئەو یاری پلەیستەیشنی بەجێهێشتووە ئێشتا بزەبت نازانین بەڵام ئەو یاریە باوەڕ ناکەم و یاریە بڵاو بکرێتەوە لە بەرەوەی جێ ڕێمن کە دروستکەری ئەو ستودیۆ و یاریەکەیان بەجێی هێشت وەکو سەرەت ستودیۆ ماوەکان ڕابردوو و دەرهێنەری یاریەکەش یاریەکەی بەجێهێشتوکاتە ئەوەش دەبێتە یاریی دیکە دەبێتە کۆنکۆردێکی دیکە بەڵام پێشەوەیکەوە بڵاو بکرێتەوە تەنێت شۆدێکمان لێبینیوە ئەو یاریە شکستێکی گەورە دەبێت بە سۆنی و هیوادارشم شکست بێنەوە سۆنی بێتەوە سەر یاری تایبەتی سینگل پلێر نەگەو یاریە ئۆنلاینانە گەیمپڵێ چنەمان هەیە لە بۆ گۆسەڤیۆتی کە بەناوی ئۆداچی گەیمپڵەیە کەوایەکێ لە شمشێرانەی کە وەری دەگریم شمشێرە گەورەکەیە کە زۆر سانجاش دیارە گەیمپڵێکمان هەیە لە مافتەیە بینیمان و یاریەکە زۆریش نەماوە لە مانج داهاتوو ئەم یاریە بڵاو دەکرێتەوە وەرا سۆنی ئەپدێتێکی نوێی لە بۆ پۆلز لیت و پۆلز ئێکسبۆکس بڵاو کردەوە کە دوو هێدفۆنن یەکێکیان ئین ئیرە ئیربەدە یەکیان ئۆڤەر دە ئیرە کە هێدفۆنی ئاساییە ئەپدێتە نوێیەکە دەتوانی لە ڕێگەی پیسیەوە کە مەسەن بە پیسی یاری دەکەی لە ڕێگەی ئەم ئەپدێتە تۆ دەتوانی یاخود پیسی درایڤەرێک تێکەوە دەتوانی کۆنتترۆلی هێدفۆنەکانت بکەیت لە بەرزکردن و نزمکردنەوەی دەنگ لە مۆسفاتی شێوازی گوێگرتن ئیکۆلایز و ئەشتانە لە بۆ جەماعەتی پیسی ئەگەر هەستانە هێدفۆنیش پلەیستەیشنە ئەم مۆسفاتانەی لە بۆ بەردەست دەبێت بێمە لای هەواڵی یاریەکان و بێمە سەر خەبەرێکەوە لەوانەیە زۆربەتان هەستان لێبێ بزانن چیە مەسەلە ئەوی ڕۆبلۆکسە ڕۆبلۆکس بە فەرمی ڕای گەیاندکەوە ئەو کەسانی کە ڕۆبلۆکسیان هەیە دەبێت تاوەکو کۆتایی ئەم ساڵ واتە تاوەکو سیوێژی 12 ئەم ساڵ جەنازەمە ساڵ سی یەکەم میم تا کۆتایی ئەم ساڵ هەموو گەیمەرێک دەبێت تەمەنی خۆی پڕاست کاتەوە لە ناو یاری ڕۆبلۆکسی ئەگەر نا ئەکاونتەکەی بان دەبێت واتە تۆ لەوانەیە 5 وەرەقەش لە ناو ڕۆبلۆکسی خەرج کرد بێ ئەگەر بێت و لە ناو یاریەکە لە سێتینج یاریەکەی تەمەنی خۆت پژاز نەکەیتەوە جاشتە بزەبت نازان پژازکردنەوە کە چۆنە بەڕاستی لافتەکانی داهاتوو کە زانین چۆنە پێتان دەڵێم کە چۆن تەمەنی خۆتان پژازکەنەوە گەرنە هەژمارەکە و ئەکاونتەکە بان دەبێ بلۆک دەبێ و نەتوانی یاریەکە بکەن کە پێم واشتێکی باشە دەیکەن لەبەرەوەی منداڵ هەیە تەمەنی تەنیا 6 ساڵە 7 ساڵە 5 ساڵە ئەم یاریە بێمعنەیە دەکە کە بن پێم وایە ڤایرۆسێکە بەڕاستی لە بۆ ژیانی منداڵ بەگشتی لێ ناگەرم منداڵی نزیکە و یاریژتۆ هەتە خۆشم نایکەم لەگەڵ منداڵشم بیکەنە بەروێ یاری تێدایە لە بۆ سەروی 8 ساڵانە منداڵێکی 4 ساڵان 5 ساڵان دەیکەن وەروە نەفەری ئەوەندە سوک و چروشی تێدایە گەورە خۆی کردێتە منداڵ لەگەر منداڵان قسەی قۆڕ و بێمەعنا و جنێ و سوکایەتی و دەستڕێژیان پێدەکا مهم ئەگەر دەتانەوە یاریێتانمە بینێ و پارەکەتان نەفەوتێت تۆ دەبێ لە ڕێگەیەکەشتەنە ڕێگایەکە چۆنە بەڵام دەبێت تەمەنی خۆت پشاسکەیتەوە لە یاریەکە گەرنە ڕۆبلۆکسەکە دیلێت دەبێت تاوەکو کۆتایی ئەم ساڵ بێمە لای خبری ئەوەی کەوا لەم مانگا لە خۆت لە مانجی هەفت چکە مانگ تۆزە یەک دوو مانگ تاخیرین لە دەستکەوتنی و زانیاریانە تاوەکو کۆ دەکرێتەوە بەڵام لە مانجی حوت پرفۆرتین کۆنسۆڵەکان لە جیهان بەم شێوازە بوون لەبەرەوەی نیتندۆ سویچ 2 بڵاو کراوەتەوە لە بازار ئەستا نیتندۆ سویچ 2 لە مانجی هەفتیش دووبارە ژمارە یەکە بە نزیکەی 1,500,000 دانەی لێفرۆشاوە لە ئەوروپا و ئەوروپا ژاپۆن و چ پێ دەڵێن
ئەمریکا یاخود ئەمریکای باکوور و باشوور ڕۆشتان ئەمهین لە دەتوانین بڵێن زۆربەی جیهان نەک هەموو وڵاتەکان چکان وڵاتەکان ناتوانین قسە بکەین کۆ نازانین لە هەموو شوێنەکان داتا کۆ دەکرێتەوە یاخود نا بەس مهم 1.5 ملیۆن سویچ دووە 787,000 PS5 سویچ 251,000 ئێکسبۆکس سیریە 132,000 واتە ئێکسبۆکس بەردەوامە لە دابەزین پلەیستەیشنیش دابەزیوە لە چاو نینتندۆ سویچی بەڵام هۆکارەکە چییە ئەوە تەنیا لە مانجی هەفتی 2025 کە کۆنسۆڵێکی نوێی هاتوۆتە بازار سویچ دووەکە ڕکابەری ناکرێت بێگومان و زۆری لێ دەفرۆشێ بەشی دووەمی یاری سێڵ بڵیت بە فەرمی لە بەرهەمێنانە و ڕژاست کرایەوە کە بەڵێ یاریەکە بەشێکی دیکەی یاریەکە جەنازەم ناوی دوو دەبێ یاخود ستێرڵ بڵیت شتێک دەبێ هێشتا بزەبت نازان بەڵام دەزانکەوە لە ڕێگەی ئینسان گەیمینگ ڕژاست کرایەوە کە یاریەکە بەڵێ لە بەرهەمێنانە و لە ماوەیەکی نزیک لەوانەیە لە کەمتر لە ساڵێک واتە لە مانجی 9 بۆ 9 ساڵی داهاتوو یاریەکە گەیمپڵێی و عەرزکردنی ببینین و لەوانەش یاریەکە تاوەکو کۆتایی 2026 یاخود سەرەتای 2027 بڵاو نەکرێتەوە سێڵ بڵیت سەرکەوتنێکی گەورە و بۆ کۆمپانیای شفت ئەپ کە ئێستا بۆتە کۆمپانیایکی زەبەلاحی کۆری و یەکێک لە پڕداهاترین کۆمپانیەکان لە کۆریای باشوور کە کۆمپانیایکی ڤیدیۆگەیمە بەچاو هەموو کۆمپانیەکانی تەکنەلۆژیا نا هەموو کۆمپانیەکان باز دەکەم مثلا کۆمپانیای خۆراکی باز دەکەم کۆمپانیای نفت و کارەبای باز دەکەم ئەمە کۆمپانیایکی ڤیدیۆگەیمە لە کۆریای هاتووە ئەوە ئاستا بەهۆی یاری سێڵ بڵیدی بۆم شێوازە سەرکەوتوو بوو تۆڕی ئەمازۆن بە فەرمی ڕاگەیاندکەوە خانماکتەر سۆفی ترنەر ئەستێرەی زنجیرەی یەکێک لە ئەستێرەکانی زنجیرەی ناویچی بوو گەیم ئۆف ترۆنسی ڕۆڵی لارا کرۆفتی دەجێڕێ لەو زنجیرە تەلەڤیزیۆنێکەوە جەماعەتی ئەمازۆن پرایم یاخود پرایم ڤیدیۆ دروستی دەکەن کە هێشتا نازانین باسی دەکە باسی تەمەنێکی لارا کرۆفتی دەکە بەڵام دەزانکەوە یاریەکە ینی لە یاریەوە کراوەتە زنجیرەی تەلەڤیزیۆنی کە لارا کرۆفتە پێشتر چەند جارێک شتی کە هەڵدیاندا بیکەنە فلم سۆر سەرکەوتوو نەبوون بەڕاستی بۆیە هەبڕیارەندا بیکەنە زنجیری تەلەڤیزیۆنی کاتی خۆشی کراوەتە فلم کە ئەنجلینا جۆلی ڕۆڵەکەی جێڕا بەڵام جارە سۆفی ترنەر بە ڕۆڵی لارا کرۆفت بەشدار دەبێ و یاریی نوێی توم ڕێدەریش یاخود یاریی نوێی کارتی لارا کرۆفت بگومان لە بەرهەمێنانە جەماعەتی داین لایتی ماسفاتی ئەو کۆمپیوتەرانیان بڵاو کردەوە کەەوە پێیان باشە لەسەر ئەو کۆمپیوتەرانە ئەم یاریە ئەنجام بدرێ کە ماسفاتەکانی بریتین لە نمونە ئەگەرێت بە منیمەم 1970 فرێم یاری بکەیت RTX یاخود GTX 60 دەوێت ئەگەر بەرزترین نیشان یاری پێ بکەیت RTX منە 50 دەوێت کە ماسفاتەکانی زۆر نییە بەڵام ڕامی 16 دەوێت ویندۆز 10 دەوێت لە نمونە 7 گیگابایت SSD دەڵێن پێویستە هەت بێ بۆ ئەو یاریەکە بە جوانی لەسەری کار بکە دەربارەی یاری هەڵز هەست ئەوەش ماسفاتەکانمان تقریبان بەرز گەیشتووە ئەوی زۆر بەرز نیە بەڕاستی دەتوانانی بە گرافیکارتی 8 گیگابایت دەتوانین یاریەکە بکەیت بە کۆڵەتی 1080 فرێم ئەگەر بە 1080 فرێم یاریەکە بکەیت 2080 Ti دەوێت 16 گیگابایت ڕامت پێویستە لەگەڵ 30 گیگابایت SSD واتە قەبارەیەکی هاردی زۆر گەورەی ناوێت بەڵام بە ئۆڵترا یاریەکە بکەیت کە 4K 60 فرێمە بگومان نەیتیڤە نەک DLSS وەشتانە بە چرنەوەتەکەت پێویستە لەگەڵ 16 گیگابایت ڕام و وەکو جەماعەتی پرۆسەر زۆر بەقوتینایە بەڕاستی و FSR و DLSS لەسەری کار دەکە ئەوەی پێمە ئینتێڵی تێدانی XCC تێدانە بەڵام FSR تێدایە و DLSS تێدایە مەسەڵەن ئەگەر جەماعەتی ئینڤیدیای دەتوانی بە DLSS فرێمڕێت یاریەکەی خۆت بەرز بکەیتەوە بێمە لای هەواڵەکانی ئێکسبۆکس و بێمە لای کۆڵ ئۆف دیوتی بە فەرمی کۆمپانیای پاراماونت لەگەڵ ئاکتیڤیژن ڕێککەوتن بۆ بەرەمێنانی یەکەم فیلمی کۆڵ ئۆف دیوتی لە مێژوودا و بڕیاریشە بەرەمێنانی لە ماوەیەکی نزیک دەست پێ بکە و سەرۆکی کۆمپانیای پاراماونتی دەڵێ ئەم یاریە بە خۆشەویستیەوە وەریدەگرین بە ڕێز و حرمەتەوە وەریدەگرین لەبەرەوەی دەزانین ملیۆنان کەس لە تەواوی جیهان عاشقی ئەم زنجیرە چیرۆکە جیهانیان بۆ دەیانەوێت هاوشێوەی چۆن کارێنە لەسەر تۆپگەن کردووە کە یەکێکە لە پڕداهاترین و بەقوترین فیلمەکانی کۆمپانیای پاراماونت و تۆم کروز لە مێژوودا بەم شێوازە ئەم یاریە دروست بکەن بێگومان ئەو من باوەڕ ناکەمەوە فیلمە سەرکەوتوو بی لە بەرەوەی کۆڵ ئۆف دیوتیە چیرۆکی چ دەگیڕیتەوە بێگومان چیرۆکیان یەکجار زۆرە بەڵام ناتوانن چیرۆکان سنووردار بکەن لە یەک کارکتەری یاخود مزبوون بلاک ئاپسی یەک کە یەکێکە لە باشترین چیرۆکەکان ئەگەر بێت ئەو چیرۆکە بکەنە فیلم بەو ستایڵە پێم وابێ زۆر نایاب دەبێت بەڵام باوەڕ ناکەم ئەگەر چیرۆکە ئەکشنەکانی دیکە بکەنێت عین چ دەکەیت ملیۆنان فیلمی جەنگیمان هەیە تەنیا ناوەکەی دەکەنە کۆڵ ئۆف دیوتی یان چیرۆکەش جیاوازە جێڕنەوە هێشتا نازانم من خۆم زۆر سیخم پێ سەرکەوتوو بێ بۆ هێشتاوەکو ئێستا نەکراوەتە فیلم چکە دروستکردنی فیلم لە چیرۆکی ئەکشن لە جیهانی ڤیدیۆگەیم وەرجدابی مەحاڵە سەرکەوتنی چکە زۆر ئیزعاجە دروستکردنی
بزانم خوان لە چیرۆکێکدا حەز دەکەم ببینم. بێمەلای جەماعەتی هێڵ دایڤەرس 2 بە فەرمی ڕایانگەیاندکەوە تەنیا لە 6 ڕۆژی بڵاوبوونەوە یاریەکە لەسەر ئێکسبۆکسی نزیکەی ملیۆنێک کۆپی لێفرۆشاوە 926,000 کۆپیان لێفرۆشتووە یاخۆ لە هەفتەیەک بتوانین بڵێن نزیک بۆ 1 ملیۆن کۆپی کە لە هەفتەی یەکەمی لەسەر PS5 تەنیا 633,000 دانەیان فرۆشتووە و کارەکە چی بۆ کارەکە بە لەسەر پلەیستەیشن 5 کە بڵاو کراوە یاریەکە بۆ شێوازە بەناوبانگ نەبوو بەڵام کە لەسەر پلەیستەیشن 5 بڵاو کرا دواتر لەسەر PC بەردەست بوو تەقیەوە لە هەموو جیهان بۆ گەیمەرانی ئێکسبۆکس نزیکەی ملیۆنێک کەس تەنیا لە ماوەی هەفتەیەک یاریەکەیان کڕی و یەکێکە لە گەورەترین یاریەکان کە سۆنی زۆر دڵی پێخۆشە سەرکەوتووە دەیەوێت هەموو یاریەکانی دیکە لایڤ سەرویس و مۆڵتیپلەیەر بەو شێوازە سەرکەوتوو بێ بۆ سۆنی بەردەوام لە دروستکردنی و زۆرە یاریانە. بێ بەسەر خەبەرێک کە سەرنجی ڕاتی شەو لەم هەفتەیە بینیمان ئەویژەوە بووکەوە جەماعەتی تێک-تو لە قسەکردندا بوون لەگەڵ جەماعەتی ئێکسبۆکسی بۆ ئەوەی چ بکەن بۆ ئەوەی زنجیرەی پرفێکت دارک لە ئێکسبۆکسی وەربگرن و دروستی بکەن بەڵام گفتوگۆیەکانیان کۆتایی پێیان بەبێ ئەنجام و تێک-تو زنجیرەکەی نەویست. پرفێکت دارک یەکێکە لە بەقوترین زنجیرەکان کەوا بکرێتە ڤیدیۆگەیمی نوێ ستایلی نوێ و کارەکە چیە و کارەکە ئێکسبۆکس کارکتەری ئافرەتی نییە کە لە ئەمریکا شتانە شوێنان زۆر میمە کارکتەری ئافرەتی پاڵانی ئافرەتی بۆچی نەک لە گرنگی بە ئافرەت دەن بەڵکو بۆ ئەوەی کەەوە گەیمەری ئافرەت زیاد بکەین واتە دمۆگرافیایکی نوێ بازارێکی نوێ بۆ تۆ گەیمەری ئافرەت زیاد بکەیت بۆ ئەوان زۆر باشە پلەیستەیشن چەند گرنگی پێدەدا لەبەرە گەیمەری پیاوی هەیە بەڵام گەیمەری ئافرەتی کەمترە لە چاوپیا بۆ دێ زیاتر ڕانجێشە لەگەڵ ئەوەش پرفێکت دارک وەکو تەقەکەرێکی کامێری کەسی یەکەم سایفای خەیاڵ زانستی لەناو ئێکسبۆکسی نییە هەبوو پێشتری بەڵام مەبەستم ستایلی نوێمان نییە بۆ تێک-تو ویستی وەری بگری بەڵام دیارە پێک نەهاتوونم هۆکارەکە چی بووە نازانم بەڵام دەزانکەوە پێک نەهاتینم. دوای خەبەریشم باسی ئەوەی دەکەم کە Gears of War Reloaded زۆر سەرکەوتووە تەنیا لە ماوەی 2 هەفتەی بڵاوبوونەوەی 1 ملیۆن پلەیەری هەیە لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکس و PC کە ژمارەکەی زۆر باشە. خۆشەویستانم ئەوەش بەرنامەی سفەرێک ژیری ئەم هەفتەیە بوو چاوتان ماز دەکەم تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.